هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە دەبوو ساڵی داهاتوو ئەنجام بدرێت، بەڵام کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئاشکرای کرد نووسراوێکیان لە سەرۆکاتی کۆماری عێراقەوە بەدەست گەیشتووە و داوا دەکات هەڵبژاردنەکان دوا بخرێت و لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا پێکەوە ئەنجام بدرێن. ڕۆژی هەشتی ئەم مانگە سەرۆکاتی کۆماری عێراق نووسراوێکی ئاراستەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کردووە و تیایدا ئاماژەی بەوە داوە لە کۆبوونەوەی 2 مانگی ڕابردووی هەر سێ سەرۆکایەتیەکە لەگەڵ سەرۆکی کوتلە پەرلەمانیەکان بڕیار دراوە بە دواخستنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بۆ ڕۆژی هەڵبژاردننی خولی چوارەمی هەڵبژاردننی پارلەمانی عێراق کە ساڵی 2018 ئەنجام دەدرێت. هەروەها لە نووسراوەکەدا ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕاست پێردراوە پرۆژەیەک بۆ هەموارکردنەوەی یاسای ژمارە 36 ساڵی 2008 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا ئامادە بکات یاخود پرۆژە یاسایەکی نوێ دابڕێژێت. بەپی نووسراوەکەی سەرۆکایەتی کۆمار هۆکاری دواخستنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان گەڕێنراوەتەوە بۆ شەڕی داعش و ئاوارەبوونی بەشێک لە دانیشتوانی پارێزگاکان و نەبوونی بودجەی پێویست بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکە. ئاماژەیان بە کۆمەڵی هۆکار کردووە شەڕی داعش هەیە، قەیرانی دارایی هەیە، بە ملیۆن هاوڵاتی عێراقی ئاوارە بوون و ڕاجوزراون، بۆیە ئەمانە بێ بە هۆکارێکە هەڵبژاردنەکە نەکرێ لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ساڵی 2018 هەردووچی لە یەک ڕۆژە پێکەوە بکرێ. کۆمیسیۆن مافی دیاریکردنی وادەی هیچ هەڵبژاردننیشی نییە، بەڵکو ئەبێ لەلایەن لایەنی پەیوەندیدارەوە ئاگادار بکرێتەوە و کاتی بۆ دابنرێ و بودجەی پێ بدرێ. لەسەر بڕیاری دواخستنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئارام شێخ محەممەد جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق بە یەنارتی ڕاگەیاند ئەو بڕیارە بڕیارێکی دروست نییە و دواخستنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق پێویستی بە بڕیاری ئەنجومەنی وەزیران و هەروەها گۆڕانکاری لە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان هەیە و دەبێت ئەو پرسە لە پەرلەمان یەکلا بکرێتەوە. ئەندامێکی پارلەمانی عێراقیش لە فراکسیۆنی یەکێتی دەڵێت فراکسیۆنە کوردستانەکانی پەرلەمانی عێراق لەگەڵ ئەو بڕیارە دانین بەو پێی دواخستنی هەڵبژاردنەکان پرسی دیموکراسی دەخاتە ژێر پرسیارەوە. دواخستنی هەڵبژاردن پێچەوانەی بنەماکانی دەستورە، پێچەوانەی بنەماکانی دیموکراتیەتە و ئەمە حەقی خەڵکە، لەبەر ئەوە ئەمە بەو شێوێ تێیدی ناکەین و ئەمە لە کاتێکە کە سەرۆکایەتی هەر سێ سەرۆکایەتی عێراقش کە ئەم بڕیاریان داوە بێگومان ئەمە دێتەوە پەرلەمان. ئێمە ئیحترامی ڕێی زۆری نەئەگرین و ئەگەر لە کاتێکە هەموو کوتلە سیاسیەکانی شیعە و سوننا هەموو متفق بوون لەسەر ئەوەی کە دوا بکرێ بێگومان ئێمە ڕەنگە وەکو کورد ئەو کاتە ئەو دەورەی نابێ. 20 نیسانی 2013 جگە لە کەرکووک و پارێزگاکانی هەرێم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەنجام دراو دەبوو لە بەهاری ساڵی 2017دا هەڵبژاردنەکە ئەنجام بدرێتەوە. بۆ مەبەستا کۆمسیۆن ئامادەکاریەکانی دەست پێکرد و پرۆژەی تۆمارکردنی بایۆمەتری ڕاگەیاند. بژاردە بە غێنارتی سلێمانی.